سڵاوتان لەبێت. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت دەبێت دوور لە حکومی تاگڕەوی و دەزوەردانی حیزبی لە سلێمانی یاسا سەروەر بێت بۆ ئەوەی بتوانین بە هەمومان خزمەتی ئەو شارە بکەین. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە میانی مەراسیمی کردنەوەی ناوەندێکی ئەکادمی لە هەرێمی کوردستان ڕایگەاند بە بۆنەی یادی 238 ساڵەی دامەزرانی شاری سلێمانیەوە پیرۆزبایی لە خۆمان و خەڵکی سلێمانی و هەموو کوردستانیان دەکەم. پێگەی شاری سلێمانی لە مێژووی خەبات و تێکۆشانی گەلەکەماندا بەرچاو و بەرجەستەیە. بارزانی لە بەشێکی دیکەی وتارەکەیدا باسی خزمەتکردنی شاری سلێمانی کردووە و جەختی کردەوە شاری هەڵمەت و قوربانی پایتەختی ڕۆشنبیریمان شایستەی باشترین خزمەتە. دەبێت بە هاوکاری دڵسۆزانی گەلەکەمان نیگەرانیەکانی خەڵکی ئەم شارە بڕەوێنینەوە. لە درێژەی وتارەکەیدا سەرۆکی حکوومەتی هەرێم ڕاشیگەیاند دوور لە دەزوەردانی حیزبی و حکومی تاگڕەوی دەبێت یاسا سەروەر بێت و هەموو بربەستەکان بەلاوە بنین بۆ ئەوەی بتوانین لە ڕووی ئیداری و ئاوەدانی گرنگێکی زیاتر بە سلێمانی بدەین لە ئاست پێگەی ڕەسەنی ئەم شارە بێت. لە لایەکی دیکەوە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە یادی دامەزرانی سلێمانی پامێکی بڵاو کردەوە و ڕایگەاند دەبێت هەمووان لە ئاست ئەو ڕاستیە مێژوویە ملکەج بن کە هیچ ڕۆژەبایەکی لەرزۆک ئەم شارە زیندوەی نەبەزاندووە. باڤڵ تاڵەبانی لە پەیامەکەیدا دەڵێت بەگشت هەموو ئەو بیرکرێوانەشدا دەچینەوە کە دەیانەوێت ئەو ڕۆحە زیندووە لەم شارە بزێوە بسەنەوە و بە عەقڵیەتی تۆڵەسەنەوە و سیاسەتی ناتەندروستەوە گەماڕۆی بدەن. دەژڵێت سلێمانی ڕۆحمانە و دەیپارێزین، سازشی لەسەر ناکەین و هیچ هەڵەیەکیش بەرامبەر سلێمانی قبوڵ ناکەین.